السيدات والسادة المحترمون، السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرۆکۆمار دەتوانێت چی بکات و نایکات؟ دەسەڵات و بودجەی سەرۆکۆمار چییە و چەندە و هەڵوێستی لای کێشەکانی نێوان هەولێر و بەغداد چییە؟ لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق تۆمەتبار دەکرێت بەوەی لە ناکۆکی و کێشەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵدا وەک پێویست هەڵوێست و ڕۆڵی نەبووە. سەرباری ئەو قەیرانە دارایی و ئابووریەی کە خەڵکی هەرێمی کوردستان پێیدا گوزەر دەکەن نەیتوانی وا هەڵوێستی کاریگەری هەبێت. سەرۆکایەتی کۆمار باڵاترین پۆستە لە عێراق. سەرۆکۆمار دیارترین و باڵاترین نوێنەری هەرێمی کوردستانە لە بەغداد. لەمەوەی 4 ساڵی سەرۆکایەتیەکەیدا موچە و بودجەی سەرۆکۆمار 100 ملیۆن دینارە. لە کاتێکدا بەپێی دەستوری عێراق سەرۆکۆمار پارێزەری مافی هاوڵاتیان و بەرگرتنە لە گەندەڵی و کەمتەرخەمی دارایی، تەنانەت دەسەڵاتی ئەوەی هەیە سەرۆکوەزیران و وەزیرەکان بخاتە بەر لێپرسینەوەوە. ئەوە سەرۆکۆماری ئێستای عێراق تۆمەتبار دەکرێت بەوەی لە کێشە و ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغداد هەڵوێستی بەرچاوی نەبووە، وەک پێویست فشاری نەخستەوەتە سەر حکوومەتی فیدراڵی بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان. أو غياب الشخص المناسب في مكان المناسب. بەشێک لە ڕخنەکان کە ئاراستەی سەرۆکۆمار دەکرێن لەلایەن کاربەدەستانی حکوومەتی هەرێم و بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە هەرێمی کوردستان و عێراقەوەن. ئەوان پیان وایە ئاستەن خستنە بەردەم بەشە بودجەی هەرێمی کوردستان و دروستکردنی گرفت بۆ ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغداد پێشێلکردنی دەستورە و دەبوو سەرۆکۆمار وەک پارێزەری دەستور هەروەها وەک داکۆکیکار لە مافی هاوڵاتیان داکۆکی لە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکردبایە. بەو پێی وەک ئەوان دەڵێن سەرۆکۆمار دەتوانێت دوو ڕۆڵ ببینێت. یەکەمیان یاساییە کە دەتوانێت لەسەر یاسایەک سکاڵا لە دادگای باڵای فیدراڵی تۆمار بکات. دووەمیشیان ڕۆڵی سیاسیە. بەو پێش سەرۆکۆمار دەتوانێت لایەنەکان لێک نزیک بکاتەوە و هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدات. هەروەها لە کاتی بەدیکردنی پێشەلکاری لەلایەن کاربەدەستانەوە سەرۆکۆمار دەتوانێت هەڵوێست وەربگرێت و دەستوەردان بکات لەگەڵ سەرۆکوەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و وەزیر و سەرۆکی لیژنەکانی ئەنجومەنی نوێنەران لەوانە لیژنەی داراییدا کۆ ببێتەوە و بەدوای دۆزینەوەی دەرچەی چارەسەرکردنی کێشەکاندا بگەڕێت. جگا لە خودی سەرۆکۆمار، ڕاوێژکارەکانی سەرۆکۆمار و سەرۆکی دیوانی سەرۆکایەتی کۆمار دەتوانن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا دابنیشن و لێکیان نزیک بکەنەوە. ئەوەش بۆ پێی کە پۆستی سەرۆکۆمار بەشێکە لە دەسەڵاتی بەجێهێنان. وتعاونهم معنا من أجل لە هەموو کۆبنەوەیکی ئەنجومەنی وەزیراندا سەرۆکی دیوانی سەرۆکایەتی کۆمار وەک نوێنەری دامەزراوەکەی بەشداری کۆبوونەوە دەکات. لەو ڕێگەیەوە سەرۆکایەتی کۆمار دەتوانێت پێشنیاز بکات لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا کێشەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و فیدراڵی چارەسەر بکرێن، یاخود دەسوەردان بکات لە هەموارکردنەوەی یاسای بودجە و بڕگەکانی پەیوەست بە پشکی هەرێمی کوردستان و فشار بخاتە سەر ئەنجومەنی وەزیران بۆی پرۆژە هەمواری یاساکە ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران بکات بە مەبەستی پەسەندکردنی و کۆتاییهێنان بە قەیرانی دارایی هەرێمی کوردستان.